سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن جارێکی تر لە تەوەرێکی تری پرۆگرامی مایکی خەڵکە ڕۆژانە هەڵدەدەین ئەو تەوەر و ئەو بابەتانی کە بابەتی گەرمی ڕۆژن لێرەدا گفتوگۆی لەسەرکەین و ئێوە قسەی لەسەرکەن بتوان بۆ چوونەکانتان بگەین سەبارەت بە و پرس و تەوەر و بابەت و هەواڵانەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن. هەندێک جار ئێمە لێرەدا ویستومانە ئەو ڕاو سەرنج و پەیامانی ئێوە بگەێنین کە هەندێک کەس پێی وایە ئەمە گرنگە، بەڵام لە پرۆگرامی مایکی خەڵکدا گەیاندنی ڕاو بۆ چوون و پەیامەکانی ئێوە تەنها ئامانجی ئەم پرۆگرامەیە. لە پرۆگرامی مایکی خەڵکدا ئەمڕۆ باس لە تەوەرێک دەکەین کە ئێستا تا ڕادەیەک بابەتی گەرمی شەقامی کوردیە بۆ پێیکە ئێمە تا ئێستا ناچارین کە هەموو ڕۆژە باس لە قەیرانی دارایی هەرێمی کوردستان بکەین. کە باس لە قەیرانی دارایی هەرێمی کوردستان دەکەین، ئێستا شتێک هەیە بە ناوی بودجەی حەزبەکان کە ئەم حەزبانە مانگانە وەری دەگرن، هەرچەندە ئێستا ماوەی زیاتر لە 7 مانگە حەزبەکانی هەرێمی کوردستان ئەو بودجەی کە بۆیان تەرخان کرابوو پێشتر تا ئێستا وەریان نەگرتووە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە. هەمومان دەزانین قەیرانەکە چییە و لەکوێوە سەرچاوی گرتووە. لە ئێستادا پاش گفتوگۆیەکی زۆر، پاش ڕەخنەیەکی زۆر لەوەی کە ئەو بودجەیە کە دەدرا بە حەزبەکان بە هەدەردانی سامانی گشتی بوو و نەعەدالەتی تێدا بوو، دوای گفتوگۆیەکی زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان دیارە پرۆژە یاسای بودجەی حەزبەکان پەسەند کرا و بوو بە یاسا، واتە پێدانی بودجە بە حەزبەکان بوو بە یاسا و ئێستا بە شێوەیەکی یاسایی حەزبەکان بودجەی خۆیان وەردەگرن کە پێشتر نەخرابووە چوارچێوەیەکی یاساییەوە. پرۆژە یاساکە دیارە لە 6 مادە پێگاتووە و تێیدا چەند پێوەرێک دیاری کراوە بۆ پێدانی بودجە بە حەزبەکان، ئەوانیش ژمارەی ئەو خولانەی پەرلەمانە کە بەشداریان تێدا کردووە و بە پێی ئەم پرۆژە یاسایە بۆ هەر کورسیەک 6 ملیۆن دینارە، واتە 6 ملیۆن دینار دەدرێت بە هەر حەزبێک ئەگەر هاتوو یەک کورسی هەبوو، ئیتر بەو پێی کە ئەم حەزبە چەند کورسی هەیە بۆ پێیە بودجەکەی پێدراوە. بەم پێش دیارە پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر 4 ملیار و 800 ملیۆن دیناری وەردەگرت، ئێستا کەم بۆتەوە بە پێی یاساکە کەم بۆتەوە لە 4 ملیار و 800 ملیۆن دینارەوە بۆ 4 ملیار و 320 ملیۆن دینار و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمان ئەو بودجەی وەردەگرت پێشتر 4 ملیار و 800 ملیۆن دینار، ئێستا بودجەکەی کەم بۆتەوە بۆ 3 ملیار و 600 ملیۆن دینار و بزوتنەوەی گۆڕان پێشتر دیارە لە ڕابردوودا بودجەکەی 600 ملیۆن دینار بوو، ئێستا بووە بە 3 ملیار و 600 ملیۆن دینار، واتە 3 ملیاری چۆتە سەر. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لە 450 ملیۆن دینارەوە دەبێتە ملیارێک و 140 ملیۆن دینار. کۆمەڵی ئیسلامیش لە 350 ملیۆن دینارەوە دیارە بودجەکەی بەرز بۆتەوە بۆ 780 ملیۆن دینار. ئەم یاسایە بەدەر نەبوو لە ڕەخنە و ناڕەزایی لێکەوتەوە، بەتابەتی ژمارەیەک لەو حەزبانەی کە نەیانتوانی کورسی بەدەست بهێنن بودجەیان لێ بڕدراوە تا ئێستا بودجە وەرناگرن، هەرچەندە پێدانی ئەم بودجەیە بە هەموو حەزبەکان بەپێی ئەو یاسایی کە پەسەند کرا ناچێتە بواری جێبەجێکردنەوە، نادرێت هەتاوەکو قەیرانی دارایی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت. دیارە لە ئێستادا لایەنە سیاسەکان پێشتر وەک ئاماژەمان پێدا هەمویان ئەم بودجەیان وەردەگرت، لەگەڵ ئەوەشدا ڕەخنە لە یاساکە دەگیرێت ئێستا کە ڕێگری دەکات لە چەند پارتێکی سیاسی کە دەوترێت ژمارەیان دەگاتە 22 حزب بودجە لە حکوومەت وەرناگرن بەپێی ئەم یاسایە. ئێمە ئەمڕۆ باس لەم یاسایە دەکەین. هەندێک پێیان وایە نەعەدالەتی تێدایە، هەندێک پێیان وایە ئەمە عەدالەتیە بەو پێی کە چۆتە چوارچێوەیەکی یاساییەوە، هەندێک پێیان وایە تا ئێستاش بودجەی حەزبەکان ئەو پارەی کە دەدرێت بە حەزبەکان ئەمە بە هەدەردانی سامانی گشتیە، هەندێکی تر پێی وایە ئەمە مافی خۆیانە و دەبێت وەکو حەزبێک کە مێژووی سیاسی خۆیانیان هەیە و توانیویانە کورسی بەدەست بهێنن، ئەمە مافی خۆیانە کە ئەم بودجەیە وەربگرن. بەڵێ ئەمڕۆ قسە لەسەر یاسای بودجەی حەزبەکان دەکەین لە هەرێمی کوردستان و ئەو جیاوازی و ئەو بۆچوون و ئەو ڕەخنە و سەرنجانی کە لەسەری دروست بوون لە ئێستادا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشانی facebook.com/نالیە دەتوانن بۆچوونەکانتان بنێرن، ئێمە دەیخوێنینە وەروەها دەتوانن ڕاستەخۆ لەگەڵماندا بەشدار بن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە. عەلی لە باڵەکایەتیەوە یەکەم پەیوەندیمانە، ئەم کاتت باش کاک عەلی. دیارە پەیوەندەکەی بچڕا شکار لە هەولێرەوە. سڵاو لێبێ کاک شکار. سڵاو لە تۆش بەڕێز. زۆر سپاس. فەرموو کاک شکار. سەبارەت بەوەی من داواکارم لە داواکاری گشتی ئەم مەسەلەیە بە هەدەر نەدا
لەبەرەوەی بە فیرۆدانی بوزەیەکی گشتی من و کەسانی تر و خەڵکەکانی کوردستانە ئەوانەی فەقیر ڕوون دەرامەتن هیچ شوێنێکیان نییە لە ناو فەرمانبەرانی حکوومەت ئەگەر بێت و تەمەشای ئەم سامانە زەبەلعا بکەین کە بەهاردە درێت بۆ عیزبانە ڕاستە عیزبانە خەباتیانەیە بەڵام ئەو عیزبانە بای خوان با موسەچان بەهەبی ئەو ئەندامانەی لەو عیزبانە نەچێنە من و تون و ڕاوێژکاری سیاسین و وەزیرن و ئەوانە لە ناو عیزبانەنە کەچی ئەوانش بەشێکیان کاکشکار ئێستا ئەم یاسایە دیارە نێدراوە بۆ سەرۆکی هێرێم بۆی ئیمزای لەسەر بکات تۆ داوا دەکەی کە ئیمزای لەسەر نەکات هیواداریم پێداچنەوە بکرێت ڕەت بکرێتەوە چونکە کەمە کورتی زۆر تێدایە وەکو چی کەمە کورتەکە زۆر بە کورتی بەڕستەیەک بڵێ کەمە کورتەکە لەبەرەوەی چەندین ساڵە ئەوانە ئەبوو زەبەلعای دەخۆن هیوادارین پێدا بچنەوە کەوا ئەبوو کاکشکار دەبێت کەم بکرێتەوە بۆ هەموو حزبەکان کەم کرێتەوە بە تایبەتی بۆ حزبی دوو حزبی سەرەکی کەەوە چەندین ساڵە بەبێ یاسا ئەو پارەیە بە هەدەر دەدرێت بەڵێ سپاس بۆ کاکشکار لە هەولێرەوە عەبدوڵڵا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا مرحبا لێبێ زۆر سپاس فەرموو کاک عەبدوڵڵا کاک شوانە من ئەو قەزیە ئەو بوجەیە کە دانرا بۆ حیزبەکان بە تاڵانی حسابەکەم کەوا لە میلەت دەگەڕێتەوە بەڵێ چونکو ئەو بوجەیە حیزب بۆچی بوجە وەرەگرێ تەماشاکەی تەقاعد معاشی کەمە و یعنی بە پەنجەی دەست حسابەکرێ تەماشاکەی خزمەتگوزاریەکان پرۆژەکان هەمووی ڕاوەستاوە ئێستا حیزب یعنی چی حیزب بوجە وەرەگرێ لە دەوڵەت هەموو حیزبێک لە دەوڵەت معاش وەرەگرێ هەموو یەکێک کە مۆزەفە شتی هەیە و معاش وەرەگرێ بۆچی بوجە بۆ حیزب داواکەم کە سەرۆکی هەرێم پەسەندی نەکە ئیتر خۆشیت سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە سلێمانی و بەڵێ بەرەزانەمە ئاماژەمان بۆدا کە بەپی یاساکە بۆ هەر کورسیەک 6 ملیۆن دینارە بەڵام ئەو پارتانەی کە تابەتن بە کەمینەکان دیارە کەمەرەتەوایەتەکان مەبەستمان بۆ هەر کورسیەک 8 ملیۆن دینار دانراوە قەیوان لە بناری دێدەوانەوە ئەم کاتت باش ئەو کاتەی خۆشتان باش سڵاو و خۆشەویستیم بۆ ئێوەی بەڕێسەیە هیوادارم هەر سەرکەوتو بوون پیرۆزبایی جێژی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی کوردستان دەکەم بە تایبەتی ئێوە زۆر سپاس دەکەین لە ئێش پیرۆزبێ فەرموو دەربارەی بوزەی ئەو بوزەیە خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە من لێرەدا ئەوانە لەوەتی هەنە لەوەتی کورد دروست بۆ عیزبێن و باڵباڵێن لەوەتی هەیە بوزەی ئەو نیشتیمانە بە هەدەر دەبن ئەگە ئەو بوزەی بمەن و نەبن ئەوانە داهاتی نیشتیمان زیاتر دەبن بە فیڕۆ دەدەن ئینشاڵڵاش بۆ مالی ڕەمەزانی خوای گەورامیان لە ناو دەبێت زۆر سپاس سپاس بۆ کاک قەیوان لە بناری دیدەوانەوە کاک حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین فەرموو کاک حەمید لەمێ سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو لای بکەم انشاءالله کە بەیانی جەژن بێ نازانی ساڕوون نەبووتەوە یاد و بەیانی بەڵێ سڵاو لە هەموو کارمەندانی کەناڵی نالای خۆشەویست کە ماندوو دەبن عەزیەت دەچێشن زۆر سپاس تەوەری سەبارەت بە تەوەری بەرنامەکەت پەسەندکردنی بودجەی حیزبەکان بەڕاستی من بەکارێکی باشی نازانم ئەمە بە هەر ڕێژەیەک بێمە لە ناوڕۆکەی ئاگادار نین زۆر زیادە بوویان چونکە ئەوانە بەرهەمهێنان دەکەن استثمار دەکەن هەموو کۆمپانیان هەیە شەریکاتیان هەیە ناکرێت بگەڕێنەوە بۆ سیاسەتی دابەشکردنی سێگندۆرەکە سێکاڵەکە یەکیان هی خۆم یەکیان بۆ خۆم یەکیان دەخۆم ئەیسی بۆ خەڵک بمێنێتەوە یعنی دابەشکردنی عەرزە و زەریزات بوو بەسەر خۆتاندا و پلەپایە و نازنا و ناوچینیشان بۆ خۆتان لە باوەڕی نائاگای خەڵکیدا دروست بووە کە دەڵێن خەباتیان بۆ خۆیان کردو کاکە باشە کاک حەمید پێت وایە دەبێت چی بکرێت ینی حەزب بوجە وەرنەگرێ یان وەری بگرێ بەڵام کەم بکرێتەوە چی بکرێت وەڵا ئەوە بەڕای من بە یاساگرێک بکرێت کە ئێستا بە یاسا ڕێک نەخراوە ئەمە یاسا نەبوو بکرێت کە بزان ئەوانە لە چیەوە مەزدەری داهاتیان هەیە دواتر ئەگەر نەیان بوو بەشی نەکردن بەڵێ ئێستا ئەگەر وەختم پێ بدەی کاکشوان زۆر بە کورتی کاک حەمید لەبەر کاتەکە کورتی ئەگەر بکرێ ئەوانە سەرۆت و سامانەکانیان ئاشکرا بکرێت لە چیەوە داهاتەکانیان دواتر پێویست بەڵێ کاک حەمید زۆر سپاس بە پەیوەندەکەت دەریا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاکشوان ئەو کاتت باش زۆر سپاس دەکەین باشی قوربان بەڵێ فەرموو
والله كان شوان سبارد وفاصواني وحزبانا عندي شان هي مزازان هي بله لقل إنزازة كزمون فاصواني قبل حزب كدقي نار باين كارنسي وفاصواني تشيا ئەمەش ئەگەر پەیوەستیگە بە تەورەکەەوە کە ئێمە قسە لەسەر بودجێ حەزبەکان قسە دەکەین بودجێ حیزبەکانی سەبارد و بودجێ حیزبەکان پێم باشە پێدا چنەوە بکرێ لەسەر بودجێ حیزبەکان چونکە بودجەکانیان کەمە بەقەت بودجێ حیزبێکی زەبەلەع نابێ بارهەمیان مەبەستی چییە بودجەکانیان کەمە کاک دەریا کاک دەریا مەبەستی چییە بودجەکەیان کەمە کێ بودجەکەی کەمە ئەو حیزبە کەمینەکان ئەو حیزبانەی کە حەزب بچووکەکان مەبەستە دەگە بەو ناوە هەرچەندە ئەو ناوە تا ئێستا ڕۆشتووە کە پێیان دەوترێت حەزب بچووکەکان بەو پێی کە خاوەنی کەمترین کورسی بەڵە سپاس بۆ کاک دەریا لە سلێمانیەوە هۆشمەند لە سلێمانیەوە ئەم کاتت باش هەموو کاتێک باشی کاکە شوانجان سپاس دەکەین فەرموو کاک هۆشمەند سەبارەت بە تەورەکەش قسەیەک هەیە ئێمە هەرچۆن جومگەیەکی ئەم وڵاتە ئەگرین هەچ حیزبێکە چێتە سەر حکم هەر پەلامارەیە و یعنی چۆنەڵی داهاتی وڵاتە تاڵانە دکات و بەهادەری ئەدات تۆ تەماشا ئۆپۆزیسیۆن کە ئێمە بچینە پەرلەمان کاری چاکە ئەکەین و بودجێی خەڵکیە گەڕێنینەوە و مافی خەڵکی لە هێنەکەن تۆ تەماشاکە ئەمان 6 ملیۆنەدایان ناوابزان بۆ کورسیەک پێم وایە بەڵێ 6 ملیۆن دوو کەناڵی ڕاگەیاندنیەیە بۆ نمونەیەوە بەس مەسەفی کەناڵەکەی ئێوە تێقاتی ئەو حیزبانەیە یعنی ئێمە چه منطقێکی تایە یعنی تۆ سەیکە پەرلەمانتاریانەیە چەند ملیۆن دیناری هەم لێرە هەم لە بەخا پۆلیسیان هەیە پاسەوانی بارەگاکانیانەکە لەسەر شانی حکومەت و لەسەر شانی هاوڵاتیانە ئەگەر بوارم بیت خوا زۆر بە کورتی بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەمە دەستی هەبووە لەما یعنی بزوتنەوەی گۆڕان و حزبەکانی تر ئەوانە چوونە پەرلەمانە ئێمە چینە پەرلەمان داکۆکی لە مافی خەڵکەکەین و شیرینی نەوت و کۆمەڵە داهات دەگەڕینەوە بۆ خەڵک ئەوان دەستیان کردووە بە تاڵانکردنی داهاتی خەڵک وەک بەڵێ سپاس بۆ کاک هۆشمەند لە سلێمانیەوە مامە خەمە لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش کاک شوان زۆر سپاس دەکەین فەرموو بەڕای من حەقی وایە حیزبەکان بودجیان بۆ تەرخان نەکرێت لەلایەن حکومەتەوە چونکە ئەوان ئابوونە وەرەگرن ئەوان ئەنواع وەشکاڵ کۆمپانیا و داهاتی و شتی لابەلایان هەیە کێمە هەر نازانین هەنیەشت باشە من یەک پرسیارەکەم بۆچی ئەگەر پێشمەرگەیەکی دێرین ئەمڕۆ دامەزرابێت لە دایرەیەک تەقاعودی بۆ بڕنەوەڵێت تۆ کامیانت دەوێت کام عاشیان دەوێت ئەوانێ بۆ سەرفەکەین ئەی بۆچی ئەوان ئەبێ حکومەتی وەرگرن و لەلایەکەوە داهات و دەستکەوتی تریشیان هەبێ ئەی بۆ ئەوان هینە بەڵام بۆ هاوڵاتیکی داما و کە چەند ساڵە خەباتی کردو قوربانیەوە ئەو جیاوازیە هەیە کەواتە بێ ئەوش هەردووکی وەرگێ بۆی هەبێ هەردووکی وەرگێ ئەمە بەڕاستی وەکو بانێکە و دووهەوا وایە ئەجینا ئەو داهاتە بگەڕێتەوە بۆ خزمەتی خەڵق حیزب بەبێ کەوات باشە بۆچی ئەندامێکی هاوڵاتی فەقیر ناتوانێت خۆی هەڵبژێرە لە پەرلەمانە بۆ پەرلەمان ئەگەر زۆر چالاکیش بێ بەڵام لەبەرەوەی پارەی نییە و دیعایە بۆ خۆی کە بەڵام ئەوان لە ڕێگەی حیزب بۆ توان یارمەتی چیان بوێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت قادر لە ناحی ڕزگاریەوە ئەم کاتت باش هەموو کاتێکت باش دەستخۆشی تەورەکە دەکەم بەڕاستی تەورێکی زۆر جوانە دەست خۆش بێت سپاس دەکەین کاک قادر من پێم وایە بودجێ حزب بچکانە کە ئاستی ئەویان نییە کورسییان هێنابێتەوە من پێم وایە ماسی ئەوەیشیان نەبێت کە هیچ بورجەیەکیان بۆ دابین بکرێت لەوانەیە ساکە زۆربەی زۆر هەبێت لە کەسانی ئێرانە کەسانی بەناوبانگ ئێستا ئەگەر خۆی ئەلانکە زیاتر لە 2000 خەڵکی لەگەڵا بزاگەر ئەوە وابێ ئەویش مافی ئەوەیە هەیە تۆ برجەی بۆ پەسەندکەیت تۆ کەواتە مافی کورسیەکی نەبوو کورسیەک بەدەست نەیەنێتی چی مافی ئەوەیە هەیە حەزبی و برجەی حەزب وەرگێت و برجەی ئەم وڵاتە بەهادە بدرێ بەو شێوەیە ئەگەر قسەیەکت مابێ کاک قادر زۆر بە کورتی بەڵێ کاکە من پێم وایە ئەوانەی کە ئاسی ئەوەیان نییە کورسیان بەدەست نەهێناوە هیچ جۆرە برژەیەکیان بۆ سەر نەکرێت و ئینجازەی حزبیشیان لێ وەربگیرێتەوە دەست خۆش مەمنون بۆتەوە سپاس بۆ کاک قادر ساماڵ لە گەرمیانەوە ئەم کاتت باش کاکشوانم کاتت باش سپاس دەکەین هەموو کاتێکت کاک ساماڵ باسەکەم وڵی کاک سوان نازانمە و حزبانە بوازنێن لەو برجە و لەو
لو قوتي خلقه يعني لدو لا يخون لحكومتك يخون لا برجكي شيخون لو برلمان ابغى قران شتيكي كدا اما اني الله يا برجه ام برجه حسب كان اني الله شتي خلقه كنتي خلقه امانه يخون هو يخون وعيان قريب اخوان ناقري خلقي وعيان نانا مالك يعني بروتيز مالكي داما لكرياجي لداماوياج باش اوانا بوشي اوا داماو مشهورات اوان اللي هو هذا الكرسي يكون بيس من شخص اللي نعم بوا رجل خواو الراسه هو يشتانا بوا انا بس هو ما يسباستكم سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگیوە ئەم کاتتان باش سپاس دەکەین فەرموو کاگیوە سپاسانەکەم بەڕاستی تەوەرەکەتان جوان هەم ێوارەیە من پیرۆزباییتان لێ یەکەم هیوادارم ئەوانەی کە قسەکەن قسەکانیان بە هەند وەربگیرێ من لەو بڕوایا بووم لە باتیەوەی کە بودجێ حیزبەکان پەسەندکەن لە باتیەوە کارێکی باشتریان بکردایە بۆ فەقیر و هەژاران ساعت نایە لە باتیەوە عقاریان بۆ کردایەوە بۆ کەسانی کە داماون و هەتا ئێستا هیچیان پێ نییە ڕاکەن پەنابن پارە بۆ حیزبەکان کۆکەن و پارە بۆچی ئەمان ئەوانە ئێتا ئێستا پەکیان نەکەوتووە لەسەر ئەوەی کەوا ئیسیان پێ ئەو خەڵقەی داما و هەژارە فەچکەوتووە دوای ئەوە ئەمە خەدرێکی زۆر گەورەیتیایە ئەو پەسەندکردنی بودجەیە ئەو پەسەندکردنی بودجەیە لەسەر ئەبوایە لەسەر ئەساسی کورسەکانی پەرلەمانی عێراق بواە نەک لەسەر کورسەکانی پەرلەمانی کوردستان بواە چونکە ئەو حیزبانە لە هەموو شارەکانی کوردستانە هەن ئەبوایە بەو شێوەیە پەسەندکرایە نەک بەو شێوەیە کە ئێستا هەیە و هەر یەکە پەلاماری ئەیاوە ئەیەوێ خێرا شتێکی زیایە بۆ خۆی بەرێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە شەمشەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب. هەموو کاتێک باش برای گەورم دەربارەی بودجەی حیزبەکان لەم ڕۆژانەیە هەمومان گوێ بیستی ئەو بووین عەبدولفەتاح سیسی بڕیاریدا کە نیوەی موچەکەی بۆ خۆی سەرفرێ نیوەی بچێتەوە بۆ سەر بەشی دارایی و ژێرخانی میسر. یعنی کاک سەرتیب حیزبەکان وا بکەن کە نیوەی بودجەکەیان بدرێتەوە بە سامانی گشتی یاخود بە خەڵک دەبێ وا بکەن بدرێتەوە بە حکوومەت بچێتەوە سەر وەزارەتی دارایی بۆ مشتەقات و کەم و کوڕەکانی تر بەدەی پیلان سەرفرێ نەک حیزبەک و خەرمانی عەشایری کە هاتە حاصلات جەواڵی خۆی بەرێت و هەرێکە جەواڵی خۆی پڕکا و بڕوا ئەگەر ئێمە بە تەمای سەربەخۆیی و یەدەکێکی احتیاج و دوارڕۆژی پرسنگدار بین بەم شێوەیە نابێ حیزب لە جیاتی حکوومەت تەسەڕف بکە دەست بەسەر هەموو دارایی و بودجەی میلەتی کووردا بگرێت بە هەوڵی خۆی تەسەڕف و تەعاملی پێوە بکە بۆ مەعمەل چیمەنتۆ و باغەزەیتون و بانزیخانە و موشاهات و وتێلی پێنجەسێرە و بازاڕی نیشتیمان نابێ ئێمە لە بەردەم هەلێکی چارە نووسازین پێویستیمان بە یەکێکی احتیاجەیە لە بەردەمی ئەگەر و نەگەرێکین خوای زانێت چارە نووسمان چۆنە چۆن ئابێ حکوومەت 10 میلیارد دلار. سپاس بۆ کاک سەرتیب لە شەمشەماڵەوە. نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد. کاکشۆنم کاتێک خۆشیش بەناوەکە لەسەر چییە وەڵە؟ تایبەتە بە بودجەی حیزبەکان کە ئێستا بە یاسایەک پەسەند کرا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کاک نەوزاد. وڵای بودجەی حیزبەکان کێشە نییە باەکی 20 میلیۆن بۆ ببڕنەوە ئەوەشی کورسی نیە پارەی نەدەیسای بۆ نمونە وەکە حیزبێکی وەکە حیزبی شوعی هەستا ساڵە حیزبە معقولە کورسێ نایەتەوە گۆڕانکاری بەسەرخوا نایەرێ دەوا پارەی نەدێ با بۆ خوان دابرشن بەس بشنێ و خەڵکم خۆمان نامبڕاو کرا ئێستا من خۆم لای پارتیۆ نامبڕاو کراوە چی پارەکەدا چاودێر بووم لە ڕێشم بۆ لێ بۆ چاودێری لۆ کاتۆ نامبڕاو کراوم عەجەبەن ئەم سەرۆکاتوانێ دەوڵەت ڕاگەێنێ سێ ڕۆژی وای بۆ دەژە ڕاتم بدە ڕادەکەم یانە دابە چێ چاودێر بوومە بۆ مالیکی شەرێندان بودجەی خەڵکە بڕێ ئەیخوا بۆ بودجێ ما بڕن با بەخوانە بۆ ناچنەوە ئەمانە دەوڵەت بەڵێ کاک نەوزاد بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە. بەڵە بەرەزان دیارە ئێمە ئاماژەمان بۆدا کە بۆ هەر کورسیەک 60 میلیۆن دینار دانراوە هەندێک لەو بەشداربوانەی ڕەخنەیان گرت ڕەخنەکانیان لەسەر ئەوەیە کە حەزبەکان نابێت ئەم بودجێ وەربگرن بۆ پێی کە هەندێک پیان وایە ئەمە بە هەدەردانی سامانی گشتیە بەڵام لێرەدا ئێمە ئاماژە بۆ بدەین کە چوونە ناو چوارچێوەیەکی یاساییەوە واتە بودجە بدرێت بە حەزبەکان ئەمە مانای ئەوە نییە کە هەندێک لایەن ئەوانی کە پێشتر ڕەخنەیان دەگرت لە بەهدەردانی سامانی گشتی ئێستا خۆیان بودجە وەردەگرن دەڵێن وەڵامیان ئەوەیە دەڵێن ئێستا ئەم پارەیە ڕوونە کە دەدرێت بەکێوە چەند وەردەگرێت پێشتر بەو شێوەیە ڕوون نەبوو و داهاتەکە نادیار بوو بەڵام لەگەڵ ئەمەدا بیرمان نەچێت کە تا ئێستا داهاتی کۆی داهاتی هەرێمی کوردستان واتە بەگشتی
ڕوون نییە تا ئێستا یەکێک لەو بەشداربوانە ئاماژە بۆ دەکات کە دەڵێت حزبەکان با بێن ئێستا سامانی خۆیان ئاشکرا بکەن هەرچەندە لەگەڵ ئەمەدا پێشتر سامانی بەرپرسان لە ڕێگەی فۆرمێکەوە دابەشکرا بەسەر بەرپرسانی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا بەگشتی هەموو ئەو فۆرمانە پڕ نەکراوەتەوە ئەم بەشدار بوو ئاماژە بۆ دەدات کە دەڵێت با حزبەکان بێن سامانی خۆیان ئاشکرا بکەن دواتر بۆجەیەکی لەم شێوەیە پێیان بدرێت. ئاوات لە هەولێرەوە ئەم کاتت باش. سپاس دەکەین کاگاوات فەرموو. گومان لەوە یانە شتێکی خراپە ئەمە تاوان و بڕۆی داهاتی خەڵکە بەس ئەوەی کە لەوە تاوانتر و گەورەتر ئەوەیە ئەوم ئیزبێکە لە کوردستان هەیە ژیانێکی یەکجار زۆری بە کوردستان گەیاندووە ئەگەر ڕێگان پێدەی گیانەکان بۆ ڕوون دەکەمەوە ژیانی هەرێک گەورە حیزبێک سەرکردەیەک کە بیرە شتێکی مخالیف کات شتێکی غیر قانونی کات بە زەبری پارە ئەم ئیزبانە کە کردوویە کۆیلی بەردەستی خۆی پاریان پێدا و جەماعەتی ئەشەد میلا دەڵێ فڵان ئەوەندە ئیزبم لەگەڵەوە کوچۆن بلیمان حیزبێک وتی سی پێش ئیزبم لەگەڵە کە کارێکی زۆر نایاسایی کرد یعنی ئەمە گەورەترین زەربەی لە کوردستان و لە خەڵک دەدرێ حیزبێک بە زەبری پارە دەیکات بە کۆیلات دەیکاتە جەماعەتی ئەشەد میلا هەموو کارە مخالیف و نایاسایەکانی ناقانونیەکان دەکات دەڵێ ئەوەندە ئیزبم لەگەڵە کاتی جانە ئیزدانە یعنی بەڕاستی بوونە سەرەتان بەسەر خەڵکەوە بوونە نازانم بڵێم چی خەڵک باشە ئیزبێک ڕێک پێ دەکەوێت کە کورسی هینا ئەگەر بودجەیەکشی بوو. بەڵێ سپاس بۆ کاک ئاوات لە هەولێرەوە. کەیوان لە بادینانەوە ئەم کاتت باش. کەیوان لە بادینانەوە کاکەیوان گوێت لێمانە؟ ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس کاکەیوان. کاکشوان وەزیری دارایی ئەو تقریبا 20 ڕۆژە زیاتر گوتی موسیقی ئەمەندامان دابەش دەکرێت بەڵام هەتا ئێستای زەرد دابەش نەکراوە. هیوادارم ئەگەر هیچ سەکانی بەجێ ناگەێت با دەستە کارەکەی خۆ بچێشن زۆر باشترە. بەڵێ کاکەیوان سەبارەت بە تەوارەکە کە تایبەتە بە یاسای بودجەی حزبەکان چ قسەیەکت هەیە؟ بەخوا پارەی حیزبەکان هەمووی پارەی فەقیر و دەنا حیزبەکان هەموو پارەی نەفتە دەخۆن و سپاس بۆ کاکەیوان لە بەدینانەوە. عەبدوڵڵا لە بازیانەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا ئەگەر گوێت لێمانە فەرموو. زۆر سپاس دەکەین. کاک عەبدوڵڵا بەباشی گوێمان لە دەنگت نییە تکایە. ANRP هیچ بودجەیەک وەرەگرێت لە حکوومەتی کوردستان؟ نەخێر کاک عەبدوڵڵا. ئەی باشە خۆ هەموو حیزبەکان بەخێر ANRP خزمەتیان نەکردەوە بۆچی ئەوان بودجەیەکی تایبەتیان هەیە و دیاریکراویان هەیە بۆچی ئەم نەیبێت؟ بەڵێ کەواتە پێت وایە کاک عەبدوڵڵا یعنی حزبەکان دەبێت هیچ بودجێ وەرنەگرن لە حکوومەت نابێ بودجەیان هەبێ کە لە زۆر وڵات ئەم شتەر هەیە. ئەم کەسانێک کە لە حیزبەکانە ئیشەکەن و بەردەوام ئیش بۆ حیزبەکانەکە هەمووشان مۆزەفی حکوومەتن معاشی تایبەتیان هەیە یعنی بە چ حەقێک ماڵی میلەتیان بدرێتێ و بیخۆن خۆ هەروە بە ئاسانی یعنی معقول نییە ئەفسابە بڕۆ. باشە کاک عەبدوڵڵا با شتێک باسکەین لێرەدا حەزب ئەگەر بودجە وەرنەگرێت کار و چالاکی و ببورە کار و چالاکی و ڕخسنەکانی چۆن ئەنجامدا بەبێ پارە بەبێ بودجە دەبێت چی بکە؟ باشە ئابوونەوەرەگرێت لە هەموو ئەندامێکی خۆی ئابوونەوە خۆکاتەوە بەشی دەکا پێت وایە و ئابوونەیە بتوانێت کاری پێ بکە؟ ئەی باشە ئەگەر بەشیناکە ئەم هەموو سەرۆت و سامانی میلەت چی لێ هەیە ئەی کوای بۆ شوێی خۆ نایەن ناشیێن بە میلەت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک ڕێباز. باشی زۆر سپاس دەکەین فەرموو. بەنسبەتم بودجەیەوە شتێکی ینی زۆر ینی غەڵەتە بودجەیەوە لەلایەنەوە تۆکە بودجەیان داناوە بۆ حکوومەتەیە هیچ بیرێکیان لەوەی نەکردوێتەوە کە لایانی پێشمەرگەیەوە بۆ خۆیان بە کە پارەی دابەش دەکەن و بۆ خۆیان کە دایانەوە پارەکەیان بۆ حکوومەتی داناوە بۆیان داناون بیرێکیان نەکردوێتەوە بۆ خۆیان بە دەڕۆن بۆ شوێنێک بە چێ دیوێتی دایستا مەسئولێک بە سیارێکی خراپ بە شتێکی بڕوە بەڵام ئێمە کە من بۆ خۆم کە پێشمەرگەم
کە دەچین بۆ شوێنێک بۆ دوام دەچین من کە بۆ خۆم کە پێشمەرگەم دەچین بۆ بەرەکانی زەنگ بۆ شەڕ کە دەزانم کە شەڕم پێ ناکرێت واز دێنم لە ئەوەکەی لە پێشمەرگایەتی خۆمەوە بەڵام لێوانش کە دەزانن پێیان ناکرێتن با دەستە کار بکەشتەوە. بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە ڕانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. حسێن لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک حسێن. ئەم کاتە باش کاکەشوان. سپاس دەکەین کاک حسێن فەرموو. وەڵای کاکشوان من ئەڵێم ئەوانەی کە هاشە هوشیان نەکردیان و برجە حیزبە بڕین و کایان و ئێمە داهاتی گشتێ گێرنەوە بۆ خەڵک. بەڵام ما عەلا ئەسەف بۆ ئەوانەی کە لە پەرلەمانە کە هوشیان کرد و کە تەپڵیان لێ ئەمڕۆ بەسەر خۆیان دابەخشیەکەن بۆ خۆیان حەڵاڵە و بەڵام بۆ حیزبەکانی تر حەرام بوو. ئەو برجەکە ئێستا دانێن بۆ خۆیان با بیان بەوانەی کە خانوویان کردوتەوانێ و یەک دینار نییە بیان بە خەڵک و بیان بەوانەی کە خانووەکەوانە بابی خەنە سەر داهاتی حکومەت با بیان بەوانە خانووەکانیان پێ بکەنەوانێ بەسە بۆ خۆیان حەڵاڵە بۆ خەڵک حرامە. ئەوانەی کە هەموو ڕۆژە تەپڵیان لێیان و حیزبەکان دزن و حیزبەکان واعەکەن ێستا خۆشیان کە بۆ خۆیان قسابە کرێ بەڵا بەجەمان تەوزیع کردەوە بەسەر حیزبەکانە ئەو کاتە لەکوێ بوونانە بە خۆیان نەبوو. بەڵێ سپاس بۆ کاک حسێن لە سلێمانیەوە. حەسەن لە شەقڵاوەوە ئەم کاتت باش کاک حەسەن. ئەلۆ سەر چۆڵە بڵۆی بۆچی؟ سپاس دەکەین کاک حەسەن فەرموو. بۆچە ئەوە مالیکی ئینا کوردستان ئەوە خەڵکی ئیکەتی جەماوەری ئیکەتی قەت شەرم نەکرد مالیکی بیندا سلێمانی. بەڵێ کاک حەسەن سەبارەت بە تەوەرەکە ئەگەر بکرێ قسە بکەیت کایە لەسەر تەوەرەکە کە تایبەتە بە یاسای بودجەی حیزبەکان. والله من ما بوجهك شيء بوجه مالكي بريكي بوجه نايلا بس من هذا نظرم عم جنة من كاك حسن تكا بابو زمان قسنكين بورن برزان دیارە هەر کەسێک پەیوەندی دەکات ئێمە دەمانەوێت لەسەر تەوەرەکە قسە بکەین با کات نەکوژین بە باسکردن لە هەندێک تەوەر و بابەتی ترکە ڕەنگە ئەو بابەتانی کە ئێوە باسکەن ئێمە لە ماوەی ڕابردوودا باسمان کردبێ لەگەڵ دوێنێ پێرێ ئەم تەوەرانی ئێوە ئێستا دەتانەوێت باسکەن ئێمە باسمان کردووە بۆیە قسە لەسەر یاسای بودجەی حیزبەکان بکەین و ئەو بۆچوون و ئەو سەرنجانەی کە ئێوە لاتان دروست بووە هیوادارین زیاتر لەسەر تەوەرەکان قسە بکەین بەبێ بەکارهێنانی ئەو دەستەواژە و وشانەی کە دەچێتە چوارچێوەی تەشیرەوە بە هەر لایەن و کەسایەتێک. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندای بەڕێزان لە بەڵێ دیارە سەبارەت بە ئەو بودجەیە کە حیزبەکان وەری دەگرن ئەگەر ئێمە بە خێرایی ئاماژەیان پێ بدەینەوە بە پێی پرۆژە یاساکە دیارە بۆ هەر کورسیەک 6 ملیۆن دینارە وەک ئاماژەمان پێدا بەڵام بۆ کە منەتەوایەتەکان بۆ هەر کورسیەک 8 ملیۆن دینارەوە تا 20 ملیۆن دینار زیاترە. پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر 4 ملیار و 800 ملیۆن دیناری وەردەگرت ئێستا بودجەکەی کەم بۆتەوە بۆ 4 ملیار و 320 ملیۆن دینار. یەکێتی نیشتیمانی کوردستان لە 4 ملیار و 800 ملیۆن دینار کەم بۆتەوە بۆ 3 ملیار و 600 ملیۆن دینار. بزوتنەوەی گۆڕان لە 600 ملیۆن دینارەوە زیاد کراوە بۆ 3 ملیار و 600 ملیۆن دینار. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش لە 450 ملیۆن دینارەوە دەبێتە ملیارێک و 140 ملیۆن دینار. کۆمەڵی ئیسلامیش لە 350 ملیۆن دینارەوە زیادی کردووە بۆ 780 ملیۆن دینار. عەبدوڕەحمان لە شیلاتزێوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەبدوڕەحمان. زۆر سپاس دەکەین فەرموو. هەموو کاتێکت باش کاک عەبدوڕەحمان. بله سبات سیما بوچی اندام پارلمان وقت تقاعد. الو. گوێمان لێتە کاک عەبدوڕەحمان سەبارەت بە خانەشینی پەرلەمانتاران قسە دەکەی؟ بله سیما بوچی وقت اندام پارلمان تقاعد 6 ملیۆن و پێشمەرگە 100 درا. بله. کاک عەبدوڕەحمان گوێمان لێتە. بله سەبارەت بە بودجەی حیزبەکان ئەگەر قسە بکەی لەسەر ئەو بابەتە. بله سەبات سیما بوچی وقتی بله سەبات سیما بوچی وقتی اندام پارلمان تقاعد 6 ملیۆن و پێشمەرگە 400 درا. بله. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە شیراتزێەوە بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تایبەتە بە یاسای بودجەی حیزبەکانی هەرێمی کوردستان. سادق لە ڕوانزەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک سادق. ئەو کاتت باش
سپاس دەکەین. فەرموو کاک سادق. وەڵا لەسەر تەوەری بەرنامەکەتان خۆشتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. یعنی بەڕاستیە خۆ هەر ئەوە نییە هەڵەکان هەر لێرەوە نینە کە بودجەی حیزبەکان پەسەند کرایە. بەڵێ. بەڵکو یعنی غەڵەتی زۆرە لە حکوومەت. بەڵێ. سیرکە موچەی ئەو ئەندام پەرلەمانانە زۆرە. یعنی خەڵک بەڕاستی نیگەرانە لەو شتانە. حکوومەت بۆ شتانە داچیتەوە. بودجەی حزبەکان ئێستانێکە کاتیەوە نەو پەسەند بکرێتن خەڵک لێی نیگەرانە خەڵک وەزعی زۆر خراپە موچە نییە بدرێن بە فەرمانبەران کە دەوامیان کردیە ڕۆژانە ئەسن دەوام خۆیان موچیان پێ نادرێ ئەو ڕۆژێ بەیانی جەژنە یعنی پاریان پێ نییە بچن لە بازار بۆ ماڵمداری خۆیان شی بکڕن یعنی ئێستانێک کاتی ئەوە نەبوو بودجەی حزبەکان بەو شێوە پەسەند بکرێ هەر کورسیە و 6 ملیۆنی بۆ دابین بکرێتن بەڕاستی خەڵک لەو شتانە نەگەرانە هیوادارم بە خۆیان دابستنەوە یعنی بەو شێوەی نەبیتن موچەی ئەندام پەرلەمانانی خاننشینیانێت و ئەگەر سیرکە هەر 4,000 ئەندام پەرلەمان خاننشینەکرێ. بەڵێ سپاس بۆ کاک سادق. خەدیجە لە سلێمانیەوە ئەم کاتت باش خەدیجە خان. ئەم کاتێ خۆت باش کاک شوان. سپاس دەکەین فەرموو. کاک شوانگیان من پرسیارێکم هەیە بۆ ئەو حیزبانەی کە هەموو ڕۆژێ شاری سلێمانیان ئەشێوان و خەڵکیان ئەڕژانە سەر جادە و شوشەی حکومت دایرەکانیان ئەشکان و ینی خەڵکی سلێمانی ئەوە نەبە گێل و گەوت دەزانن ئەیان و ئێمە بۆیە ئەمە ئەکەین هەتاوەکو ینی خەڵکی سلێمانی ئەمەنە لاشگە ئەمەنە داماوە ئەمەنە دواکەوتووە ئەوان بەو شێوە لە خشتیان دەرێن وتیان ئێمە ئەگەرچینە دەسەڵات بورجە ئەگێڕین و نایەڵن حیزبەکان بورجەیان ببێ ئێستا کە بورجەکەیان لەگەڵ یەکێتی و پارتیا یەکسان بووە ئیتر هیچ کوردستان مشکیلەی نەماوە خەڵک مشکیلەی نەماوە دنیا کەوتۆتە ئاسایی بەڵام قەی ناکە ئەوان واچوونە حکومەندوتیان ئێمە نایەڵێن حیزبەکان بورجەیان بمێنێ با ئەوان لە خۆیانەوە دەست دەکەن بورجەی خۆیانیان نەوێ با یەکێتی و پارتیش ئەو کاتە بە خۆیان ناچنەوە ئەوان بورجەکان بگێڕنەوە بۆ میلەت هەنی ئەم خەڵکە تۆ بۆ ئەوە بەداماوەزانانی خەڵکی سلێمانی کە ئەوە دواکەوتوو بووە نازانم هەموو ڕۆژێ تەپڵیانە کوتا و پەرلەمانیانە کردە ئاژاوە ئەگەر ئێمە چینە دەسەڵات دەخینە دەست خەڵک فرمێسکەکانتان بسڕن بەڵامەوەی ئەوان چونە دەست ئێمە هەمیشە چاو بە فرمێس بکەین بیریان کردوتۆ لە وەزعەتی ئەو خەڵکە بە ئەوان. سپاس بۆ خەدیجە خان لە سلێمانیەوە تاها لە بازیانەوە ئەم کاتت باش کاک تاها. ئەم کاتە باش بەڕێز دەکەم. سپاس دەکەین فەرموو کاک تاها. بەڕێز دەکەم وەڵاهی ئەمەی چامانێکیان لەگەڵ ئەو جیعانە ناگونجێت کە لەمە پێشیان کرد چونکە بەڕاستی ئەمان لۆمەی ئەو حیزبانی پێشبیانە کرد کە گوایە ئەوان پارەی میلە دەبن بۆ خۆیان و تەرخان و بەخشانێکن بەڵام ئەمان بەڕاستی خۆیان بوون بە بەشێک لەو کارەی کە لەوە پێشەکە حیزب بودجەی بۆ چییە ئەگەر حیزب بەرنامەی پێ و حیزبێکی وایە کە ئێوێ خزمەتی خەڵک بکە پێویستە ئەو ئەندامانەی خۆی بە ئابوونەکانیان پشتگیری لێ بکەن ئێمە خۆمان نەزانین کە وڵاتانی پێشکەوتوی وەکو ئەمریکا وەکو ئەوروپا لەسەر بودجەی لەسەر زەریبێژی ئەی بۆ حیزبێک ئەگە بەرنامی باشی پێیە بۆ ناتوانێت ئەندامەکانی ئابوونی شویان لێوەگرێ پشتگیری بەرنامەکەی خۆی پێ بگەن و لە دەنگدانەکانە سەرکەوتنی پێ بەدەست بهێنن. سپاس بۆ کاک تاها ئاکۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاکۆ. ئەم کاتەوە باش. سپاس دەکەین فەرموو کاک ئاکۆ. وڵا بەنسبەت و تەوەرەوە بەڕاستی پرۆژه یاساکە بە شێوەیەکی گشتی کە بە وەکو یاسا ڕێکخراوە شتێکی باشە بەڵام ئەگەر هەب کرایە ئەم بودجێ هەر دابین نەکرایە بە حیزبەکان یا ئەگەر دابینشکرا بەڕاستی زۆرە بۆ کورسیەک 6 ملیۆن بودجەیەکی زۆر ئاین تەماشاکە باش لە 4 ملیار وشتی و ئاکرێەوە بودجەیەکی زۆر لە پارەی میلە دەچێت بۆ خەڵک بۆ حیزبەکان. بەڵێ ئەگەر بکرێ هەر ببڕێ هەر نەبووایە حیزبەکان خۆیان مەشهوری خۆیان بۆ نمونە تجارەت و مەسەلە و تێد و ئەم شتیان بەم شتانە بەسەیە بە ئابوونەی ئەندامەکانیان ئەوە شتێکی باشتر بوو. بەڵێ کاک ئاکۆ ینی پێت وایە کەمتر بکرایەتەوە باشتر بوو یان بودجە نەدرێ بە هەر حیزبێک لە هەرێمی کوردستان؟ خۆی گشتێکە هەر نەدرێ هەر شتێکی زۆر باشە بەڕاستی و پارەی میلەتە میلەت کۆمەڵی کێشەی زیاتری هەیە بەڵام ئەگەر هەر بژرێ شتێکی کەم بێ ینی 20 ملیۆنوانە ماقولە بەس 6 ملیۆن بۆ یەک تەماشاکە 4 ملیاروانە سەر لەم کاتە.
بەڵێ سپاس بۆ کاک ئاکۆ لە سلێمانیەوە لە فەیسبوکەوە کاوفایق نووسوێتی باشە ئەم پارەیە لەکوێ دەهێنن خۆ پارە نییە بیدەن بە خەڵکو و فەرمانبەر دیارە بە پێی یاساکە ئاماژە بۆ درراوە کە تاوەکو قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا چارەسەر نەبێت ئەم بودجەیە نادرێت بە حیزبەکان. شلێر لە هەولێرەوە ئەم کاتت باش شلێر خان. ئەو کاتت باش کاکشوە. زۆر سپاس دەکەین فەرموو. والله سەبارەت بە بودجەی حیزبەکان. بەڵێ. ئەوانە کە کاتێکەر حکومەت نەبوون و هەموو ڕۆژێ شەڕە و شەڕە دەبە بوو دەیانگواگەمە بین داخلی حکومەت ببین و ببینە حکومەت بودجەی زیاد لە فەرمانبەران و لۆ کابانی ماڵ و لە بۆ منداڵ و لە بۆ هەمووی بودجەی دەدەین. ئێستا خێرە کە تێکەر حیزب کران ئەوها لە بێدەنگوینە پاش 20 ڕۆژی وەزیری دارایی دێتە سەر تەلەڤیزۆنی دەپاڕێتەوە وەڵا ئەوەندە قەردارین و پارەمان نییە و ئەوها بوو ئەو قسانە دەینەوە هەر سەد خۆسکە بە کفندزی خۆسکە هەر نهاتبانە سەر حکومەوانە دوایە بدەیە و خەرکەیە دەدەنەوە هەموو حیزبەکانە هەم بزیان لۆچیە هەموو شەریکەی ساکتاچیان هەیە هەموو یعنی شتی باشیان هەیە هەمووی داهاتی زۆریان هەیە چەند ساڵ هەموو خۆیان تەکمیل کردیان هەر ئەمەینە بازەکەی دەدەین هەمووی کرێتینە هەمووی بێمەعاشین هەمووی یعنی داماوین ئەمە لۆ غەدر لەو میلەتەی دەکەن نایخۆن دوایە ئەوانەش نایخۆن با پێت برێن بەخوای ئەوانەش لێی ناخۆن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەش لە خان هەولێرەوە لە فەیسبوکەوە ڕۆستەم شوانی و سوێتی بەڕاستی بودجەی حیزبەکان هیچ خزمەتێک بە خەڵکی کوردستان ناکات بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەک ئەمڕۆدا چونکە بە سەدان پرۆژە لە بێپارەییدا تووشی شکست بوون ئەمە جگە لە خراببوونی ژیانی موشەخۆران هەروەها حەز بە لاوکیەکان حەق وایە تەنها دۆلارێکیان پێ نەدرێت. کاک محەممەد لەگەڵماندای ئەم کاتت باش. زۆر سپاس کاک محەممەد لە بازیانەوە بەڵە فەرموو کاک محەممەد. شوانجیان بڕای من ئەم بودجەی کە تەخانکراوە بۆ حیزبەکان بەڕاستی زۆر زۆرە بەڵام ئەگەر بێت ئێمە تەماشا بکەین لە ڕابردووە ئەم بودجەیە چەند بۆ کە بۆ یەکێتی پارتی تەخان کراوە لە فە بودجەی لە سا 20 بودجەی هەرێمی کوردستان بووە ئێستا کەم بۆتەوە بۆ لە فەتایە بەڵام کە ئێستا کۆمەڵێ لە هەڕەشاکەنە سەر بزنەوەی گۆڕان مەسەلەکە ئەوەیە کە ئەم کارە ناشرین بکەن بە سەردەمی سەرۆک پەرلەمانێکا کراوە کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە دوای ئەوە وەزیری دارایی کە دێتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ بودجە قەرزدارین ئەمە بەرهەمی یەکێتیە کە 22 ساڵە هیچی نەکردو و تا ئێستا دینارە پاشەکەوتی نەبووە هەتا وەکو ئێستا داهاتەکان براوە بەم لاولادا تەخشان و پەخشان کراوە دوای ئەوە بزوتنەوەی گۆڕانیش لەم کاتەیە ئەبێت هەڵوێستێکی بەڕاستی ئەم بودجەیە نیوەی ڕەت کاتەوە کاینۆشیروان نازان بووە بێدەنگە ئەبێ بێستن سەر تەلەڤیزیۆن بودجەیە نیوەی ڕەت بێتەوە بەڕاستی 6 ملیۆن دینار بۆ کورسیەک زۆر زۆرە خەڵکی ئەم وڵاتامی بێ ئیشە بێکارە بێموچەیە ئەبێ ئەم پارەی بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی خەڵکیش ئیسفادەی لێ بکە و یەکێتی و پارتی لە ڕابردووە پارێکی زۆر زۆریان خواردە بەڕاستی ئێستا یەکێتی لەم کاتەیە باری کەوتۆتە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە بازیانەوە لە فەیسبوکەوە ئازاد کەرکووکی نووسێتی بودجە بۆ بدرێت بە حەزب ئەی ناڵێن حکوومەت با لە چنگی حەزب دەربێنین حکوومەت بە موسسات بکرێت محەممەد نسیب نووسێتی لە جیاتی بودجەی حەزب زیاد دەکەن با موچەی پێشمەرگە زیاد بکەن شنۆ لە سلێمانیەوە بەڵە دیارە پەیوەندێکی داخراوەتەوە سادق لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک سادق ئەم کاتت باش زۆر سپاس دەکەی فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت کاک سادق گوێمان لێ باشی زۆر سپاس دەکەین کاکشوان بەڕاستی لە بۆ بودجە بەڵێ خەڵکی کوردستانی بە قەردار نەزانن بلێن دەبیت باجی ئێمە عەجزمانی ناوە لە هەر نەفەرێک باجیدان نەسەر بلێن کاکە ڕاتبی پێشمەرگا 5,000 دەبڕین لە مامۆستا 2,000 دەبڕین هەروەها یعنی بەڕاستیەوە ئەوە ژیانە بەخوای ڕئیس موختارێک لەو حکومەتانە تێترە کە موختار بێت موختاری بوون کە پێشان حکمی دەکرد هەرێکی کە غەڵەتی بکردایە غرامەی دەکرد ئێستا خۆیان غرامە ناکەن خۆیان وا دەزانن ئەوی شە بە غەڵەتیە و خۆیان غرامە ناکەن. بەڵێ سپاس بۆ کاک سادق لە کەڵەکچیەوە پۆڵە خۆشنا و نووسێتی لە جیاتی کۆمەکی پێشمەرگە بکەن خەمی گرفانی خۆیانن. ئاسۆ لە هەڵەبجەوە دوا پەیوەندیمانە ئەم کاتت باش کاگاسۆ ئەم کاتە باش بە قوربان سپاس دەکەین فەرموو کاگاسۆ. وەڵی بەڕێز دەکەم بۆ مەسلەی بودجە ئێمە
وەکو پێشمەرگی خانشین ئێمە خۆمان خۆبەخش کردووە لەو شەڕین چامان لە بوجە و لەم سەر و سەر نییە بەڵام ئایا ئەو حیزبانەی کە هاتوو هاواریانە بۆ بوجە ئایا کەسێکیان ئەتوانن خۆیان بنە ئەو نزیکی جەبهەیە اینجا داوای بوجە لە خەڵک بکەن ئەما کە دانیشتون و ئەخۆن و ئەخەون ئدعای بوجەی چیانە؟ بەڵێ بەڵێ کاگاسو وڵی بەس ئەوەیە ئیتر ئێمە هیوادارین خەڵک دوای بوجە و دوای قوتیان نەکەوێت بەڵام لە هەندێک کاتی پێویستی شاکە بتوانن ئەوەنەی کە باز لە بوجە و لە پارە و لە گیرفانیان ناکەن ئەوەش ئاوڕێک لە کوردستان و لە خەمی ئەو پێشمەرگانە بنەوە کە لەو بەرگەرما و لەو ماساتا لە ئەژین. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە هەڵەبجەوە بەرەزەن کاتێکی خۆش بۆ هەمولایەک.